هاوڕێیان چۆن باشن بە هیوام تەندروست باش بن. ئەوڕۆ دەمەوێت دۆسیەشکە باسکەم. دۆسیە زۆرە بەڵام ئیتر کات و زائیدەن هەتا زانیاری کۆ دەکرێتەوە. هاوڕێیان ئێوە جێ دەگرن سەرنج کۆمنتاری خۆتانە بەس بۆ مەگەلە بۆ من قورسە لە دوو حاڵەت: یەک زانیاری پەیداکردن، دوو ئەمانەت گەیاندن لە زانیاری، یعنی زانیاریەکانت دروست بی بۆیە ئەوە ماندی دەکا. یعنی زۆر کەس دێ بۆ خۆی کۆمنتێک دەنووسێ لەوە ناکەی یان ئەو شتت ئەوەیە کاکچ تۆ مەخۆ دەستگایەکی گوڵان نین، گەلی کوردستان و کورسات نین، وشەی نێوشیروان مستەفا و ئەوانە نین لەیان کارمە بە خۆمان و تاقیتەنێ. سوپاسی ئەو هاوڕێیانە دەکەن کە هەریکاریمان دەکەن لە پێدانی زانیاری. واتو دەبێت ئەزۆ بێشی لە بێژنجی بدەیت، چەندی بە کەڵک دێ خەڵکەکی زۆر بە ناسناو دێ زانیاریت پێ دەدا. بەهەرحاڵ ئەو کەیسە لەگە من باسکەیترم پێم باش بوو شیێسە بکەین. بەڕاستی ئەزمونەکمان هەیە یان ئەوە تا هەندێ زانیاریمان هەیە باوا بڵێن لەسەر بە دواچوون لە ئەو جاشونا پاکانە لە قۆناغی چاک ئیشمانە سەکردیە. خودزایدەن من بۆ خۆم بەڕاستی زۆر ئازار دەخۆم. یعنی کابرایەت شوئینیم، ڕۆژێک ڕۆژان تیمام لە حیزبی شوئینە بووە، بەڵام بەڕاستی هەڵبژاردەی هەموو دەنگە جوان و قارەمانەکانی هەشتاکانی حیزبی شوئی، ئەو دەستە جەمعەی، ئەو دەستە گوڵبژێرەی کە ڕەمزی بەرخودان و تێکۆشانبوونە لە شاخ و شار، یەک کەس بە پیلانشی زۆر گەورەی دەستگای هەواڵگیری عێراق بەغدا و هەولێر هەردوو چە مدیر ئەمنەکان هاتینە سەرپەرشتیان کردیە، بەخۆیان سەرپەرشتیان کردیانی ئەمەلی پرۆسەیەکی زۆر گەورە بووە. شایستەی ئەوە باس بکرێت، شایستەی ئەوەیە کورە ببێت بە فلیم هاوڕێیان. من ئێستا ئەو خاڵە باسکەم بەداخەوە کۆن ڕۆحیەتی خیانەت ئەوها ڕسوا بوو. من لە هەشتاکان مەسەڵەن کەس هەشتاکان لە شارۆچکەکەی ئێمە دیبەگە بڕوا بکە یەک موختارمان هەبوو، موختارەکەت خراپەی دەکرد خراپەی واشی نەدەکرد بڕواژ بکەن، یعنی بەڵام دەچوە چایەخانەی دوو کەس قسەی لەگە نەدەکرد. ئاوا خیانەت ڕسوا کرابوو لە هەشتاکان، بدایەتی هەشتاکان. یعنی ئێستاکە شەرعیەت بە خیانەت دەدرێ، تەسکیە دەکرێ. ئەوەی دەیکا کۆمەلگانیە نا دوو حزب ئەوانیە بۆ کومەچینە ئیش دەکەن لەسەوەی شەرعیەتیاندا بە خیانەت، کە لەو جاشانە خۆش بوون هاوڕێیان بڕوا بکەن هەر مەسەلە پرۆسە ڕاپەڕی نەبوو. لەبەرەوەی زۆربەی نهێنیەکانیان لایە، زۆربەی نهێنی ئەو مەسئولانەیان لایە. ئەو دوو هێزە بەخۆیان دوو هێزی خیانەتکارن، چ پارتی چێچێتی ئەوزە بە هەموو ئەو ملحەقانەی کە لەیان بیتەوە. بۆیە ئەوان تەسکێ دەگەن، حەز دەکەن خەڵک وەکوان خائین بی بۆ ئەوەی ئیوان بشاردێتەوە. لەو سی ساڵەی یعنی شەرعێتیی گەوریاندا دەخیان وەختی خۆی دەگوت ئەوە ناپاکە و فایلدارە ئەو کۆن باسی بووە، یعنی من بوز دەبوو زۆر نۆرمالە. سوێکی ئاب دەکەی، 16 ئۆکتۆبەر دەکەی، جێشی تورکی و عێراق دەینی، جێشی ئێران دەینی، کاکە تێم دەگەی مەلەفت لێ ئاشکرا دەکرێت، لە دیموکرات کۆمەڵە دەدەی، خیانەت لە دژی پەکە دەکەی. زۆر کردیتیانە دیاردەیەشنەوە، بەس نابی ئەمە قوبوڵی ئەو بکەین. دەبی بەردەوام ئێمەش ڕسوای ئەو دیاردەیە بکەین. من بە ئەم قەسی شاوڕیان ئەو پێشەچیانە دەڵێم بۆەوەی بزان، یعنی کە دەڵێن یەکە ببینە. من لەو ماوەی دوسێ کەسم پێم گوت باوکت باسیە چەند پێتێک چوو نابی بیمرێنی. لەو ڕوانگەوە دەبێت خیانەت ڕسوا بکرێت، خیانەت گەورە بکرێت، ڕەمزەکانی خائین ناپاکەکان لیان نەگەڕێ شەرعیەتی پێ بدرێت. لە هەر حەزب و ڕێکخرا و ئەوەیە بوون ئەوی خیانەتی کرد لەبەرەی میلەت. چ هاریکاری باسی کرد، چ لەگە پارتیوشێتی تاوانی کرد، چ سازشی فکری کرد، وەک هێزەکی گۆڕان، هێزەکی بووە خیانەتکار لە ڕۆژگاری ئێستا. وەکو ئەو دەیان کەسەی تەسلیمی پارتیوێچێتی بوونەوە خیانەتکارن. ئەو هەموو نووسەر و ئەدیبە ئەوانەی ئەوە دەبن. بەهەرحاڵ هاوڕێیان مەمۆ ئیلاهی چ ناپاکەکی گەورە بووە. ڕەمزێک لە ڕەمزەکانی خیانەتی هەولێرە. یعنی ئێمەگە لە هەولێر دەیان مرۆڤی جوانی وەکو لە شوعیەکان بابەت نشەی سەفەرمانە، شەید کۆچەرمانەیە، ملاسم ئاراممانە، ئیلا ئەخیری ڕێچێتی زۆرەیە، لە حسک زۆر هەم زۆر. بەس ئێستا مەسەڵەن
بەڵام ئەوەشەیە مەمۆشەیە یەکێک لە کادیرە خائینەکانی حیزبی شیوعی بووە. خائینێک شایستەی فلیمن، یعنی وەکو گوتم نازانم ئەو هەموو سیناریۆیە لاواز و دوور لە واقع نا لۆ هونەرمەندێک دەرهێنەرێک ناچێت فلیمی مەمۆی دروستکە بی کاتە عیبرەت لۆ هەزار خائینی تر. ئەخرەکە بمانەوێ ئەدیب و هونەرمەند و دەبی بە چیرۆکەکانیان بە شعرەکانیان ڕەنگ بداتەوە. مەسەڵەن سەس باشە مەلای خەتێ و باز لە بەنمونە هێرباکۆز وەختی خۆی قائیدی جێشی میدیەکان بووە خیانەتی لە دیاکۆ کردیایان ئەوە تەدەی ئیدریسی بەدریسی باز دەکەنە چەندەوانە لێکدانەوەی زۆری لۆ دەوێت بەنمونەیان ئەو جاشانە قالە فەرەز و تەحسین شاوێس و کۆمەڵێک لەو سەرۆک جاشانە بووینە ڕەمزی خیانەت بەس دەبێت ئێمە زیاتر بکەین. هاوڕێیان مەمۆ کەسەکە موالیت پەنجایە خەڵکی دەشتی هەولێرە نادەم چ گوندەکە بەڕاستی نای گوندەکەش باس کرابوو لە یەکێک لە کۆمنتەکانم دیتەوە ستا ببوورم نەمنووسی بوو ناوی گوندەکەی بەس خەڵکی دەشتی هەولێرە باوکی کەلهورە دایکی زرارەتیە موالیدی پەنجایە دەکات ستا 71 ساڵە ناوی مامەند ئیسماعیل ئیبراهیمە هەندێک دەرێن وابزانم ناوی ڕەسوولیە کە دەرێن وابزانم هاوڕێیان ئەمن لەبەر جوازەکەم نەدیت ئەخر بۆیە دەبی قسەک زۆر زار بەم لۆ دەری وابزانم ئەی کاکە یعنی بە مطلقی ئینسان ناتوانی وە بڵێتن ئەوەی بزانم ناوی ڕەسوول ئیسماعیل ئیبراهیمە کە بە مامەندیش بەناوبانگ بووە بە مەمۆ زیاتر بەناوبانگ بووە یان مەمۆ ئیسماعیل کەسیری ئەو کابرایە سەرەتا ئەفتاکان بەگە حیزبی شیوعی عێراق دەکەوێت دوای ماوەیەکی کەم دەبێتە بەرپرسی قەزای کۆیە لێوێ هەر لە ساڵ یەکەم دەردەکەوێت هەم دز بووە هەم پیاوی بەعس بووە یعنی دزی کردیە تاحقیقاتیان لێ کردیە هەم دزی کردیە لە ئابوونە و یارمەتیانەی درایتە حیزبی شیوعی هەم دەرکەوتێ پیاوی مخابەرات ئەمن بووە زانیاریەکانی لە 77 دەستین کردێکە بەدەگمە نەبوونە ئیتر فەسڵیان کردیە دەریان کردیە لە حیزبی شیوعی کە لە هەفتانە حیزبی شیوعی دەردەکرێتە ناوزەنگ ئیتر ئەو کابرایە دەچێتە ناوزەنگ لێوێ بە میهمە بەردەوام بێ لەسە خیانەت و زانیاری ئەوەنە تۆرە هەموو هەوڵەکی ئەوەی دار و بەردی بەگشت حیزبی شیوعی وە نایە وەرنەگیرایەوە هەفتانە قبوڵیان نەکردیە لێی ترسانە بەڵام ئەو هەر بەردەوام وت ئیتر چتە ئێران ماوەیەکدا ئەوە هاتە ناو حسک وەریگرتیە بەبێ لێ پێچینەوە شتیوالە لە هەمووش کۆمیدیتر لە ناو حسک کابرایەکە بۆ ناوی مامەند منتک بووە مامەند منتک ئازام شەهید بووە بەداخەوە کابرایەکی دەڵێن پاک و دڵسۆز بووە ڕۆژێک نامەک هاتیە ئیدایرەی ئەمن بە پۆست بەنەوەچیان گەیاندیتە وتیان بۆ مامەندی حسک کابرایەکی نایتی لە ناو حسک گوتی ئەو نامەیە لە شار لە دواتیە دەکەویتە دەست مامەند منتج دەبینی ئەوەرەقەی دایرەی ئەمنا وەڵاش دەداتە پارتەکەی حزک کاچی من وەڵا بابە هەر تەقەی سەریان دێ هەر خەیاڵیان لێنم هیچ تحقیق نامەی بە بەڵگا وەڵا کاکم ئیتر بەهەرحاڵ بەردەوام دەبێتە 84 لە ناو حسک دوای ئەوە لە دوای شەڕی پشتاشان و قڕناقەوە ئەوانە کە بەرەی زوو تەبوون لەبەرەوەی جیرێک پەیدا بوو ئاگای لەو شتانە نییە بۆیە قسەک شەرا دەکەم بەرەی جوودەوە بوو پارتی شیوعی و سۆسیالیزم بوو پاسۆ بوون هەر چاریان پێکەوە لە جەپەک بوون یەکێتیش بە تاقتنەوە و ئیتر لە دەڤەری سۆران تەقریبەن لە شەڕەکان یەکێتی سەرکەوتوتر بوو بدادەوان سەرکەوتو بوون یەکێتی بە تەوەتی دوای پشتاشان و قڕناقە هەمووانی دەرکرد کەتنە خەتی بادینان ئیتر لەوێ مەمۆ دێتەوە ناو شار هەر بەردەوام دەبی شیوعیش کە دەردەکرێن لە ناو ینی لەو منتیقەی دەشتی هەولێر مزایەقە دەکرێت بە تایبەتی کە یەکێتی زیاتر تەنسیقی لەگەر بەعس دەبێت و ئینفۆزات دەست پێ دەکات یەکێتی باڵا دەستتر دەبێت بەخۆی بە لە شەڕەکانی جدی دوای هەشت پشتاشان و قڕناقە هێزێکی زۆری کەرکووک و ئەوانە شاد بوونە هەولێرێ ئەگەنا بدات بەرەی جوود بەهێزتر بوو یەکێتی دوای ئینفۆزات لە هەولێرێ پەرەیسەن بەهەرحاڵ ئەوە کەیسەشکەیە بەڵام قەزم لەوەی دەیتر شیوعیەکان هاتنە ناو شار لە ناو شار کاروسالێکی پارەیان کۆتەکردەوە لە حیزبیان مەفارزی 4 کەسی و 5 کەسی ئەوە سەرپەرشتی ڕێخستن و جوڵەکانی خۆیان دەکرد لە زیاتر لە گوندەکان بن کەتونە ناو ماڵەکان ئەو کابرایە خۆی لێیان نزیک دەخاتەوە
ئیتر برادراتی دروست دەکات هاریکاریان زۆر دەکاتن سقەک دروست دەکاتەوە ئیتر هەر ئەو جەماعەتەی کە دوای دەینە سەری هەمووانی بەگرتو بە ئەدامکردندا ئەوان بەشێکی زۆریان بە پێی گێڕانەوەکان باز دەکەن کە ئەوە تەسکیان کردی ئەو داوایان لە حزبی شوعی کردیە کە وەری بچیرێت و زائیدەن لە حزبی شوعیش ئەو أبو حكمت كمسؤول قاطع يعني واتر يعني مسؤول مالبند ومسؤول اللقب سرپرشتی ئەو هەموو هەولێری حزبی شوعی کردیە زۆر پێداگیری کردیە و هەندێک لە برادری لەولادە سێ چار کەسەیان وەکو نەزمەدین مامە و فاتح ڕەسوول و ئەبوو سیروان و حاجی زەمالی دیبەگە و ئەوانە زۆر زڵ بوونە هاوڕیان تەوانە ئەو خەبەرانە من کە لێرە باز دەکەم دەمەوێەوە بڵێم وەکو ئەمانەتەک بەشی هەرە زۆری لەو پەرتوکەی کاک پێشمەرگەی دێرین چەتۆبەڕانەتی وەرم گرتیە دەبا زووترۆ بڵێم و لە بەرنامەیەکی برای هێژا عەلی سیاسی 5 ئەڵقەیە لە تەلەڤیزۆنی ڕێگا بە ناوی ڕاستەب دیداری لەگەڵەوەکان کردی من لەوێ ومەرگرتیە بەس هەندێک زانیاری تەشی و ئەوەی دەخەمێ سەرێ بۆیە بە ئەمانە تۆ دەی بڵێن لەوانەوە بەهەرحاڵ مەمۆ سیقەک دروست دەکات لە ناو ڕێخستنەکانی پێشمەرگە و ئەو کە لە ناو شاربوونە لەگەر بەشەشیەوە حزبی شوعی زۆرم بێ مبالات بۆ ئەو حکومەتیش کە دەڵێن هەتا گوتی کەس وەری نەگرتەوە ئەمن هەر وەری دەگرمەوە بۆ سڵاحیەتەی ڕێخستنەی هەیتی تەنزیم حزبیە وەردەگیرێت و سیقەکە دروست دەکات و دەست بە هاریکاری دەکات تا جەوەچی دروست کردیە هەموو بڕوای پێ دەکەن کە چەندین نمونە ئێستا من لێرە باز دەکەم دەکەویتە سەری کەسی ئەو مەمۆیە فکریان و ناڕۆ پیاوی ئەمن بووە خائینە لەگەڵیان و ڕیسک بە حیاتی خۆیان هەندێکی لەوەی پیشاندەوانە چەند خینگەرم و دڵسۆز بوون زائیدەن ئەو خاڵەشی دەتوانێت باز بکەیت کە ئەو شوعیە قەدیمەکان و هەتا لە ڕێخستن خەڵک زۆر سقەی بەیەکە بوو تەسەوڕی ناکرد خیانەت بکرێتن و بەڕاستیش نسبەتەکە زۆر کەم بوو خیانەت لە هەشتاکانە چاو ئێستا یعنی خەڵک پێی خۆیان یەکتر دەبەستاوە لە شەڕ و شتیوا لە بەیەکتریان بەجی نەدەهێشت مەسەڵەن ئەو پەڕی تەعزیب دەدرێت زۆربەی هەرە زۆریان ئەترافیان لەسەر هاوڕێکانی خۆیان ناکرد بەس دەلالەت لەوەش دەکات ئەو خاڵانەی چەند باز دەکەم ئەو گروپە چەند هەرزەکار بوونە هەرزەکار بەو مەفهومەی نازەجی سیاسی نەبوونە ئەگەنە مەعقولە یان ئەوەتە هزری سیاسیان باوا بڵێ هزری سیاسیان یان ئاستی وشیاری وردبینیان زۆر زەعیف بووم خینگەرمی پاچی تەرکیز نەبووە یعنی من ئەو نمونەوەی کرد ئەم بۆ خۆم لەگەر هەندێک چادەوروبەر خەڵکانە کە لێت نزیک بنەوە هەڵوێستە بکەی کاکە هەڵوێستە بکەی نەکە ڕووداوەکە ڕوویدا ئەخرامە لە چاک لەگەرمان بۆ خەڵکەوە دەنجی هەموو تەزیرکردنەوە دەستگای زانیاری برتیە هەستمان پێ نەدەکرد هەستوای ئەو زانیتمان بەستە بۆیە جم و جۆڵەکانی پێشترە لەگەری دێکە دەینەوە فعلەن ئەوە بێجە بۆیە دەبی ئەکەنسا و نمونان دەنی دیارە ئەوە نییە ڕەش بینبی بەڵام دەبی هەڵوێستە بکەیت بەهەرحاڵ بە هەندێک نمونە بێنین کە چۆن بەڵگەی دایتە دەست دوای ئەوەی سیقەی دروست دوای ئەوەی ئاگاداری ورد و درشتی هەرسەی هێز دەبی دەشتی هەولێر ئەو هێزەی دەشتی هەولێرێک کە گوایە 6 کەس بوونە زائیدەن حتا ئیبەڕانەتی و قرەچووقیش هەرسێ هێزەکە ئاگای لە جم و جۆڵیان دەبی بەڵام ئامانجیان لێدانی ئەو هێزە جەربەزەی حزبی شوعی بووە کە دەبێ بڵێم لە هەشتاکان هاوڕێیان پار ئێچەتی شوعی سۆسیالیست ئەو سێ هێزە لە هەولێرە بوو پارتیان وجودی نەبوو پاسەکی زۆر لاواز بوو یعنی پارتی مەفارەزی بچوو بچووکیان هەبوو بەڵام هیچ کاریگەریان نەبوو لەسەر ڕووداوەکان هاوڕێیان ملازم ئارام شەهید دەکرێت منازم ئارامێکێک لەو تێکۆشەرە دێرینانەیش حزبی شوعی وازە ماوەیەک مەسئولی قەرەچووق بوو دەچێتە ئێمەن فێرە دەورەی متەفەجرات دەبێت دێتەوە یەکەم عەمەلیەی دەکات هەوڵ دەدات شەمەندەفەری هەولێر لە 84 بتەقێنتەوە لە مەعبەری بەغدا ئەوەی وەکو عەمەلی بەشێک لە چالاکیەکانی دوو تەفسیر هەیە لەوە یەک مەمۆ ئاگای لە ڕووداوەکە بووە بێگومان ئاگای لێبی ئەوە دێ چالاکی چیوا دەکا ئاگاداری حکوومەتی کردەوە قاچ دەداڵ ناگرێ یعنی گفتو ئاگادار بووە دە شوێنان لە ماڵ هەبووە ملازم ئارامی دیتە لەگەر ئەو شەهید داودەی و باسیش کرا لەگەریان ئەو هاسیقیان پێ بووە
دوای 80 سال گوتم هاتەوە لەگەر ئەوانە زۆر بە ئاشکراژیشی کردیە ئەخر ئەوە جێ ئەو یعنی پێشمەرگە سگ بووە 4-5 چەند ساڵێک هاتیتەوە ناو شار بە کەیفی خۆشی سوڕای هەر مێشیان هزریان لەبەوەی نەڕۆیە لە ملازم ئارام یەکێک لە گومانەکان ئەوەیە و زای دەمدەرێن سایق تەکسەکەی کە بردیتی ناوی غەفورە ئەویش یەکێک لە خائینەکان تەفسیرەکەیە کە ئەوانی دیکە دەمانچەیان پێ بۆ ئەوەندەی وایەریان پێوەک پیاوی ئەمن بووە ئەویش بەڕێکە و دوڕێک کەوتێ بەڵام زیاتر من بۆ خۆم شکم لە ئەوە دەبێت بەر ئاگاداری وردەکاری بووە و دوای ئەو دەرکەوت کە پیاوی ئەمن بووە دوو ئەو پێشمەرگەی دێرین چەتۆ بەڕانی دەڕێ ئەم ڕۆژێک لە ماڵ بووم دەمانچەی مخابەڕاتی هەبوو بەناوبانگ بووە کە لە فرۆشتن نەبووە نوێ بووە و پێشمەرگە وەخت خۆی هاوڕێیان هەموو کاتکە هاتنەوە ناو شاریان لە شوێنانی هەستیان پێ دایم و سەعات دەمانچەیان سوار بوو دەرێ ئەوێ لە ناو گریزی بوو نوێ بووە و سواریش نەبووە پێشم گوتی و دەمانچە لە چێ بووە گوتی بە 600 دۆلاری دینارم کڕیە دەرێ پێم گوتی 1000 دەدەمێ گوتی برایەکەم لێ کڕیمە ڕەشۆ کە دێنە سەری ڕەشۆ شێشێک لە ناپاکانە بەڵام دوای بە ڕەشۆشیان گوتیە ڕەشۆ گوتی ئەم نیش نازانم ئەو دەمانچەی لە شێ کڕی ینی تو تەسەور کە هەم دەمانچەکە ئیبازار نەبووە بەس سەدام دایتێ جەماعەتی مخابەت ئەمنەکان هەدیە بووە هەمیش درۆی کردی لە چیرۆکەکەی سواریش نەبووە خراوەک لە ڕێخستنەکانی حیزبی شوعیبی و پێشمەرگەی ناوشاریان بی پێشمەرگە بووە نەک ئەندام دوای ئەو لە 84 وەری دەگرنەوە کەچی هەموو چیرۆکەی درۆ دەبێت هەر شتیان لە بۆی ناچیت جارش کەشیان یەک لەو خاڵە لاوازانەی تری هەم حیزبی شوعی هەم ئەو ڕێخستنەکانیان هەم ئەو گروپە تێکۆشەرەی کە لە سادەیی و پاچیان و لە ئەوەیان عوسمانی مەهەندیسە بوو ینی هاوڕێیان دەوڵەمەندەکان وەختخۆی زۆر کۆمەچی دەوڵەمەندە دیارەکە هەم لە هەڵپەرستی هەمیش هەستە چینیشتیمانیان هەر هەبووە کۆمەچیان دایتە هەموو هێزی پێشمەرگە ڕێخستنەکان شوعیژێک لەوانەوەڵێ چونەگرنی داوای پارەیان عوسمان مەهەندیس کردیە گوتی ئەمن دایتمە گروپەشکەتان یەکەشکە هاتی 1500 دیناری سویسری ئەو دەمی هەشتاکان زۆر بووە 84 ئیتر ئەو مواسەفاتێک کردیتی هەمووی مامۆ بووە پێشیان گوتیە هەموو مواسەفەکان 175 سان دەموچاوی خری ئەو جرکەی لەبەردا بووە ئەو ها قسەی کردیە هەر دیسان شیان لە بۆی نەچووە کە لە پشتەوان پارەکەی خواردیە و نشکم مامۆ دەرێن زۆر پول پەرست و بێ شەخسیەت بووە سێویستیان بستنە دەواجنی ئەحمەد ئیسماعیلی برم چار دەواجنی ئەحمەد ئیسماعیلی ئەو ئەمەلیە کەس نەیزانیە مەموو ئاگادار بووە بەر لەوەی بچن بە سوتفا هەندە سایق تەکسی شتیوالە دەبینن بەس پیاوەکانی ئەم چاردەوروبەری دەواجن ئەوە دەکەن بتما بوون دەواجنی ئەحمەد ئیسماعیلی بچن هەندە پارەی لە ناو دەواجنەکەی هەبووە ئەم لای ئیشم کردیە فعلا قاسەیان هەبوو پارێکی باش دایم زعات چەند هەزار دینارێکی هەر تێدا هەبوو جاریوە دەما فرۆشتەمان داوە و یعنی بەخۆیان دایان فرۆشت ئیلا ببەن بچن پارەکەیان لێ ببەن ئەمن زانیتی لەوەی کە مەمۆ لەگەریان بووە ئاگادار بووە هەمان ڕۆژ چووە خەبەری دایتە دایرەی ئەمن یعنی ئەوەش کەشف بوو هەرچ جموجۆڵەکیان کردێ کەشف بوو لە هەموو ئەوەش دوای ئەوەی کە مەزموعەکی بەگرتندا چوینە مارێ هەر خۆی شارتەوە خۆی لە حەمامەت شارتەوە دا کێشێک لە شەهیدەکان دەرکەی دەکاتەوە دەستن دەبینی لە دەرکەی حەمامێ خۆی لە ژووری حەمامێ نانە پرتەقاری خوارد ئیتر جوونی پێدا قسە کەچی هێشتان بڕوا ناکەن کە ئەوانی بەگردا پیاوی ئەمن بووە ینی هەموو خەتەکانی لێ ئاشکراکردینە باگراوندەکی وا خراپی هەبووە بە کەیف خۆی لە هەولێرە سوڕایەوە دەمانچەی ئەمنی پێ بووە یعنی 199 بەڵگەی خیانەتی دایتە دەست کەچی کاک چەتۆ بەڕان دەرێ بەس ئەم سقەم هەبووە کە ئەوە خپیاوی ئەمن بووە دەرێ هەر چار دەوروبەر هەموو بڕوایان نەکردیە ئەمنیشیان سار کردەوە حتا دوای دە ڕۆژش کە شوێن بزر بوون ئەوانە هێشتان بڕوایان نەکردیە هەر لەگەری مامەڵەیان کردیە تۆ دەبێ ئەو شتانە بەعز بکرێتن ئەوە سادەییە ینی ئەوە خاڵێک لە خاڵە هەرە لاوازەکانی هەر هەمووان بووە کە پاچی ناکرێ ئەو حالە دەبێت هەموو کاتەتو لە ململانەیە لەگەر هێزەشی درڕندەدای کەمێک بە شکبی بەس ئەو شکەوە لێ نەکە دەموو چاوشت بەر تاریک بی و شک لە عزیزترین کەسی خۆت بکەین
ڕۆژی تاوانەکە چی کردیە؟ هاوڕێیان ئەوانە وەزبەک هاتینە ناو شار گەڕاندیتەوە شاخ لۆلدەڤەری بارزان چکو ئەو دەمی کوتمان لە دوای ئەو بەبەلەم و شتیوالە دەیگەیاندنەوە دەڤەری بارزان ئاودیوی ئەو لای کرابوون لەبەرەوەی داچی زرارەتی بووە گوال بەو ڕێەوە دەیگەیاندی وەزبەکی پێشمەرگە هاتە ناو شار و گەیاندیتەوە بە تەریقە بۆ ئەو سقەیە دروستکە وە لەوێندەر ئیترۆک و گوتم سقەیان دروست کردیتیانە پێشمەرگە نەک ئەندام بۆ زانیارتن هاوڕێیان وەخت خۆی ئەندامبوون گەلە قورس بوو ها دەبا تەسکیە بکرێ و لە شاخ و خەڵک تەئیدت بکە لەم تەسکی ئەندام و چوو خۆ نەدەبووە مدیرە عام کورە دەچووی دەکوژایی لە ڕێخستن وەردەگیرایانە پێشمەرگایەتی یعنی ئەوها قورس بووە خەڵک هەر واستەی دەکرد بەس بتە ئەندام هەموو جم و زۆڵش دەکردەوەی سیقەکە دروستکە وەزبەک دەگاتەوە پێشمەرگە و دەیانهینتەوەش سیقە دروست دەکەن ناو شار هەموو هاریکاریشیان دروست دەکە ئیتر دوای ئەوە ئەو وەزبەیە دەیانەوێت بگەڕێنەوە دوای ماوەیە کەندە پارە خڕدەکەنەوە خاڵشکەشم نەبیچوو 6,000 یان 9,000 دیناریان تەبەڕعاتی سویسڕی کۆکردەوە پردیتیان بە برای مەمۆی ناوی ڕەشۆیە یان ڕەشید بگەێنتە شاخ لۆ مەڵبەندی هەولێری ئەوڵا دوای دوسێ ڕۆژی کا ڕەشۆ خۆی بزر دەکا و دێتەوە دەرێ پارەکەیان لێ دزیمە پارە ینی دزیش بوونە تەک ئەوە یعنی ئەوەش یەک لەو خاڵانەوە کە ئینسان دەبێ سوی گوتنی فرۆگەتێک نەشی ئەوە بکە پرسیارەشی گەورە دروست بکانی ئەو هەموو جمودۆڵە بووە هەر سقەیان پێ کردیە کورە دوای تەسلیمکردنی ئەوانش سەدەینە سەر هەر جەماعەتەکەی کە ئەوەی هەموو لە ڤیدیۆکانی بەرنامەی ڕێگای چەپ و ڕاستیان لەوەی کتابای کاک چەت و بەڕانەتی کە بەخۆی لە ناو ڕووداوەکان بووە ینی لە ناوی لەگەریان بووە دەڵێ بەس ئەمن بڕوام هەبووە کە ئەو پیاوی ئەمنە هاوڕێیان ڕۆژی تاوانەکەی 9 و 10 لە ماوەی یعنی 24 سەعات دوو وەزبەی لە هێزی بەڕانەتی 5 کەس دەبن و هێزی دەشتی هەولێر کە 6 کەس دەبیت دەباتن هەری 11 ئەو چەکدارزایدن 4-5 ئەوە دەبن یعنی بەگەڕ ڕێخستنەکانیان دەکەون دەرن دەستدانەوە بنە پێشمەرگە گرنگ هەمووی 17 کەس بوونە دووت کەش دوای ئەوە کە هاریکاری ئەو مەجموعەی کتێبە بەگرتیدایە 17 کەسن 17 کەس لەو 17 کەسەی 11یان دوای ئەوە ئەدام دەکرێت چاریان ئەمری موعەبەت دەکرێت و 3شیان شەهید دەبیت بەداخەوە هەر ئەو ڕۆژی چ دەکە دەڵێ ئەمن بەڕێی زرارەتی و ئەوانە دەتانگەێنمەوە دەڤەری بار ئەوە وەرن وەزبە دەیان باتە ماڵێک ماڵی حوسێن زیلی پێدەگوترێ یان ئەو ماڵی خەتاب وەزان تەهایە ولارزاوای خۆی دەبی ینی هەردووچیان هاوڕیان ولارزاوا دەبن خوشتی کانەبی گەورەی شوعیان دەکەن دەبی ئەجا ئەو پرسیارەشێ ئێستاگە لەسەر کانەبی گەورە وازام کانەبی گەورە مردیە کادرشی ئەسکەری حزبی شوعی بوو حزبی شوعی دەبی ئەوە بڵێن بڕیاریدا بوو کانەبی گەورە بتە مەسئولی ئەو هێزەی دەشتی هەولێرێ لە ناو شاری 7 کەس بن 6 بوونە یەک مانگونی چاوەڕێیان کردێ نەهاتیە ئەوە پرسیارەشی زۆر گەورەیە بە هیوان برایەکانی کوڕەکانی جواب دەنەوە دەبەر ئەوی کانەبی گەورە خوشتی کانەبی گەورە کە خائینێک بووە ناویشی ژان ژنی ئەو مەمۆی بووە یەکێک لە فاعیلە خائینەکانی لەگەر برایەکەی لەگە ولارزاوایشکە خەتاب ڕەشۆکی ژان مەمۆ ئەو چارە و پرۆسەیان کردە کانەبی گەورە یەک مانگونی و ئەو هێزە لە ناو شار بووە بڕیار وابوو بێتەوە نەهاتیتەوە پرسیارەشی زۆر گەورەیە کانەبی گەورە لۆ نەهاتەوە ئایا پرۆسەکەی زانیە پێیان گوتیەکە زانیتی لۆ حزبی شوعیلی ئەگادار نەکردیتەوە یعنی ئەوە مێژووی هەموو کانەبی گەورەش دەخاتە ژێر پرسیار ئەوە دەبی بەخۆی نمایە بەڵام دەبی جواب داتەوە لۆ تاریخ بۆ شایەکە ئەتو ببیە هێزێک سەرپەرشتی ئەو هێزت پێ بسپێرن یەک مانگونی چاوەڕێیان کردیە نەهاتەوە ناو شاری و زاوای ئەو خەزوری ئەو خوشی دەکەن مەمۆی بووە
کە ئەو خیانەتە گەورەی بە خۆی و بە خێزانەکەی لەگە کردی. بارەحاڵ ئەو چارە بەڵام دەیان بنە ماڵی حوسێن زیل هەبوو. ئەم ناو حوسێن زیلە دیتم مەفرەزە خاسە بوو، ماوەیەک جاش بوو، مەفرەزە خاسە بوو لە هاتە دیبەکەی کە وازم برای مامۆستا نایفی خائین بوو. دەیان باتە ماری و لارزاوایەکەی سێ چار تاعەن ئەو سایق تەکسێکی لەگەدا دەبی گوایە سۆپەر دەرێ عایدی منە مدیری ئەمنی بەلدەی بووە. مدیری ئەمنی بەلدەی بووە. بەلدە واتە مدیری ئەمنی شاری هەولێر نەک مەحافەزە، سەرپەرشتی ئەمەلیەکەی کردیە. ئەو پرۆسە گەورەیە هاوڕێیان ئەو پرۆسە گەورەیە مەسئولی هەموو مەلەفی حیزبی شوعی لە هەموو مخابەرات و ئەمن ناوی شاکر ڕایت شاکرە سەرپەرشتی کردی بەخۆی هاتیە. ئەو لەگە سیارەکان بووە، یعنی کە کلیان داینەکە بردیتیان کە هەو کوشتیتیان بەخۆی سەرپەرشتی لە ناو ماڵەکان بووە لەگەر مەسئولی ئەمنی بەلدە. هەردووچیانتە پرۆسەکە زۆر گەورە بووم، هەم دەستگای هەواڵگەری عێراق بەغدا هەم هەولێر گویا دەوری بەس هەرم یارمەتیدان بووە مدیری ئەمنی بەلدانی ئەوەندە پرۆسەکەیان لا گرنگ بووە وەک سایق خۆی ناساندیە. ڕائید شاکر مەسئولی هەموو مەلەفی حیزبی شوعی بووە لە دەستگای هەواڵگەری عێراق لەگە نەقیب عەبدوڵڵای کە خەڵکی ڕۆمالی بووە مەسئولی بەلدەی ئەو کاتی ئەمنی بەلدە بووە. خۆی کردە سایق لەگەر ئەوەی دەسوڕایتەوە لیان نەگەڕای هەموو کەس بزانیت. ئەنی هەولێر یارمەتیدارێکی معنەوی بووە، پرۆسەکە بەغدا کردیتی هێزە چینایە ئەوەی کردیە. بڕیار وا بە بیان بە نازانم ئەی ئەدالەیە ئەو منتیقانە پێشانی نەگوتی چ دەکا و چ ناکات، گوتی من ئاوتەم سقیان پێ کردی. یعنی زۆر کۆمیدیا و تراژیدیایە. هێزێک بێوێ گۆڕانکاری بکە ئێکاکە وەڵڵی سەد بەڵگەی پێداینە کە من خائینم یان لەزمەی لێکە تێدەست بەداخەوە پاچی دڵسۆزی سقەبوون نابێ هەموو کات وات لێ بکە هەڵوێستەنەکەی لە ژیانی ئەوەت. دایان باتەمارێ حوسێن زیلی سێ و چار وەزباک یعنی لە سەیتەریەی خۆی و مدیر بەلدەکە ڕادەپەڕن بە هێز چەکداریکە دەمانچیان لەو هێزانە وەردەگری لە شەهید داوودە لێگەی کەشکەلیان وەردەگری و ئیتر لە دەکەونە ناو کەمینی. زۆربەی ئەوانی کەش دەباتە گەڕەکی حەی عەدالە ماڵی ئەو حوسێن زیلە ئیتر خواردنیان برێم ئەو بیفسی ئاو شەربەت دەیان دەنێ بەس هەمووی مەوادی هۆش بەریان تێکردیە کە یەکسەر بنون یەکسەر خەویان لێ بکەوی جێش بن هەمووی بەوەی جیران یەکسەر دەست و کەلە بچێت. دەرێ مدیر ئەمنی مەسئولی هەموو مەلەفی شوعی لە ژوورەکەی کە بووە ئەوانەی کە سێ بردیە وتیانگۆ لێرە بن ئێستا هەر یەکێک ئەو ئاوی خواردیە شەربەتەکەی خواردیە بیپسی خواردیە پێڵاوی منداڵانیان دانایە لەبەر دەکەیلۆ فرتفێری دوای ماڵەکە خێزانی هەیە ئائیلیە بەڵام هەموو هێزەکی گەورەی ئەمنیش لە ژوورەکانی تیاندانایە ئیتر هەمویان ئاوا بە بێ شەڕگرتیە یەک وەزبە کوڕێکی گەنج بووە عەرەب بووە کوڕێکی گەنجی عەرەب بووە ویستی بچی بتە پێشمەرگە ناوی عەلا بووە خەریزی کولی زراعە بووە عەلا ئەوە یەکەم قومی لێدا گوتیتی یارف هاوڕێیان ئەوە مەوادی ئەوەی تێدا مەوادی ئیتر دەبتە شەڕ کە دەبتە شەڕ دەستدنە کلاشکۆفی پێکدریدادەن لەگە ئەمنەکان هەر سێکیان لەوێ شەهید دەبن بەداخەوە لەو هەموو کەسەی ئەو عەلایە قوتار دەبی دەستە ماڵەکەی ئەو لێرێ لەگەر شەڕشتەکەی قوتارەبی بەسەتا دەگاتە ماڵەکەی لە ماڵەکەی دەبورێتەوە ماڵەکەش چی ئەوان گویا خزمەتیان کردیە وەی نەگوتی ئەو عەلاش برێکاکە من نەجەوە چیوا بوومە هەر هاتیم هەر لە دەرکەیدا یەکسەر کەتی ئەیتر نازان 5 دقیقەوە نەوە بڵێ ئەمە نەترسی بەعس خەڵک زۆر هاریکاری پێشمەرگەی دەکرد بۆ زانیاریتان یعنی من دوو نمونە بڵێم لێرە هەلەوەی کاک ڕزگار کۆچەر کە بابی شەهید کوڕی شەهید کۆچەریە وتی یعنی دایری ئەمن کە مەیتەکان داینەوە زارێک لۆی جێڕامەوە گوتی لە گەڕەکی ئازادی گوت مختار زۆربەی ماڵەکانی جیران ئەوی ئاوادان ئاگادار گوتی نابی یەک کەس بچستن ئەوی بچی دەگیرێ
وتی کەچی مەیتی بابم هاتەوە بووە نیمچە مەسیرە خەڵک هجومی کرد جێی نەدایە لەم دەجیژە ها وەکە بە شەید کۆچەر چەند ئەمنەکی کوشت بوو و 8 سعات مقاومەی کرد بۆ پێشمەرگە بوو خەڵک لەسەر کەچی ئەوجە گوتی بە سەدان کەسی ئازادی هاتە ناو مزگەفتی و خۆی پێڕانەژی هاتن ینی خەڵک ئەو بوو کاک فەرات باز دەکە دەرێ جیرانێکمان هەبووە وەختێک بەمایان گوت دێن لێمان دەدەن ینی داوایری ئەمن بە سەمان دەرێت بەس پێم گوتی وەرە دەرێ هەندە نەفەرمان هەیە لەو قوتار کەم دەرێت سڕۆژ زاینتی پێشمەرگەنە گوتی باشە دێم ینی خەڵک ئەو ڕۆحیەتەی هەبووە ئەو ڕۆحیەتەی هەبووە هاوڕێیان بۆیە ینی دەیان جار ینی پێشمەرگە ڕێک داهاتە ناو شار خەڵک کاریکاری دەکرد خەڵک خۆپیشاندانی کردێت تەڵەبەکان لە 1970 هەموو خەڵک لە ماڵەکان دەیان شاد و قوتاریان دەکرد ڕۆحیەتێکی زۆر بەهێزە بەس ئەو دوو حزبە ئەو تەجروبە خوێڕیە ئەوانەی وەلێ کرد ئیتر سێ چار هەمویان دەگرن هێزی بەڕانەتی یەکەم وەزبە 9 لە سەدەی مانجی 11 دەگیرێن دەرمان خوارد دەکرون دەگیرێن 10 لە 11 هێزەکەی دەشتی هەولێرێ ئەوانیش دەگیرێن سێشیان شەهید دەبیتن سێیان شەهید دەبیکەن شەشیان دەگیرێت وەکو گوتم 6 بوون و دووسێکیش بەگەریان کەتی ناوازان بووینە 9 کەس دەگیری هەمویان دەبردرێن دایرێ ئەمە هێشتا بڕوا ناکەن 10 ڕۆژ دواتر لەسەرەوە نامەک دێدەرێ ئەو پێشمەرگانە نەگەڕێنەوە دەتان ئەوە دەکەن لە حەزب فەسڵ دەکرێن کەسی یعنی هێشتا سقە ناکەن کە مەمۆ بەگرتی دانە بە کوشتی داینە چی نەکنی ئاوڵێ لەگەت هەر دەمێ پێیان ڕادەبێری بەڕاستی دەمەک پێیان دەڵێ چی نەکەن بەهادی نووری لە حزب جیاوی دەمەک پێیان دەرەکەنیەچێتی و تاقیبیش دەکەن هەردوو خەبەر درۆیە کەسی هێشتا نایکوشت ینی ئەوە جێگای ڕەخنەی جدی ڕێخستنەکان حزبی شوعیە کەشتی وە فەورەن دەبی بڕیاری ڕفاندنی مەمۆی بدرێ ببردرێتە شاخ و سوورایتەوە 12 ڕۆژ دواتر 17 کەس دیارنە 15 کەسە پێیان هەفتەیە شوون بز 15 بوونە 15 پێشمەرگەی هەرە قارەمانت شوێن بزربی 10 ڕۆژ و مەمۆ بەس مەمۆش بزانی چێوە چووە تۆ نەیڕفێنی کاکەمەی کوژە بیڕفێنە لە ناو شار بیڕفێنە بی بە ئەوەی حزبێک ینی جێگای زۆر ڕەخنەی قوڵە ڕاستە دەبی لە ئەو سەردەمی بیجێ بەس کاکەشی من 15 هەرە قارەمانت کورە 15 تەیرت تەسلیم کرد بینی کە نەتداتەوە دەبی تو زراعات بکەی نەک چاودێری بکەی لە حزبەوە لەو خەڵکانەی تر ئەو جێگای زۆر ڕەخنێ بەهەرحاڵ دوو کەس کەشی دوای ئەو بەگردایە کە تاقیبیان کردێ و کە بە دوواچوونیان کردیە بووینە 17 کەس هەر هەفتەیان وەکو گوتم 11یان ئەمری لە سێدارەدانیان لە دەرەچی بەداخەوە دوای 8 مانگ 4یان سزن موعەبەت کە ماون بۆ لقایان کردی لەو بەرنامەی کاک عەلی سیاسی لە تەلەڤیزۆنی ڕێگایی لە بەرنامەی ڕاست و چەپەیە 5 ئەڵقەیە کە شتەشی باشی کردێت وەکو دوکۆمنت پاراستیتی بە هیوام بخوێنەوە ڕووداوەکە تەواو دەبی مەمۆ لە کەرکوچ هەر بەردەوام دەبی سقیان هێشتان بە تەواوەتی دوای ڕاستە خۆی بزر دەکەم ماوەیەک بەڕاستی ماوەیە خۆی بزر دەکا و حزبی شوعی ئەوجە دەگاتە قەنەعات ڕەنگی مانگەکی پێچوو بیتن دوای ئەوەی مەهاجەی ئەوانە دەکرێتن و دەگیرێن و ئەمری ئەدام و بروسکە دەکرێت ئەوجە بە تەواوەتی چیرۆکیانەوە بە دیار دەکەوی و ئەو چیرۆک جێرانەوە هاوڕێیان لە زاری ئەو کەسانەیە باوا بڵێن کە لە زیندان قوتار بوونە و ئەوانەیان دیتە لۆیانیان باس کردیە کە من هەموو وردەکاریەکان ناژاتمەوە 5 ئەڵقەیەیان کاک فەرات کتابە چییە بەڵام گرنگ لە زیندان ئەوانە چیرۆکیان جێڕایتەوە وا بووە 4 شەهید بوونە 4 سزن موعەبەت بوونە 11 ئەدام و شەهید ملازم ئارامیش پێشترێ ئەدام کراونە ئەوەی لە بۆمە گرنگە هاوڕێیان ئێستا و تازە ڕۆی بەداخەوە لەو 30 ساڵە و خائینان هەموو وەکو بەرزە چیبانان لێ دەرچوونە یارە هەوڵ درا لە کۆتای هێشتاگان بە تایبەتی دوای ئەو زۆربەی جیری ئەو بنەماڵانە چوینە دیسانیدا مەسەڵەن کاک بێسوم برایم شەهید ملازم ئارام هاتە هێزی قەرەچوغێچێکە پێشمەرگە قارەمانەکان بۆ شاهید بورن کاکچێتەوە بەڕانەتی
دوبرایەک و ئامۆزایەکی دەچی دەبیتە پێشمەرگە دوید کەشیان ناویان بە من گۆروتیان هەموو بوونەوە هێزی پێشمەرگە و لەو هێزەی جەربەزایی کە دەهاتن چالاکیان دەکرد لە شار و شاخ دوای 86 یەکێتی و بەرێزوت پێکاتنەوە ئیتر چالاکی قارەمانانی زۆر گەورە دەکرد ئەو هێزە دەکرد ئەو هێزە دەیکرد و من خاڵک بڵێم ینی تا لەسەر هێزی قەرەچووغیش 5-6یان ئەڵێن گومانی زۆر لەسەر کەریم قادر دیبەگەیەکە ئەو دەی بەخۆی لە ژیاندا مایە قسە بکاتن کە کوو ئەو هێزە هەموو ئەدام کران بە 5یان بەس ئەو ئەدام نەکرا لەم جیرەش بوونەوە ئەترافیش لەسەر ئەوەی کرایە خاڵشکی کۆتایی هاوڕێیان زۆر ئەمنی ئەزیەتدایە زۆر ئەزیەت بەڕاستی یان ئینسان کە جێی لە هەندێشت دەبی زۆر پێ تێکەچێت یان ئەتوو هەر ملانەیەک دەبێ لە دیل کوشتن شتێکی زۆر خراپە تەعان لە شاخەوە دەستیان پێکردیە با ئەو خاڵە بڕین دەبتە شەڕ یارە هەموو حزبەکان بە شوعی بە یەکێتی بە پارتی دیلیان نەبوو زۆر بیان یەکتری کوشتی خاسن لە پشت ئاشان ئێمە دیتمان شیروان گوتی دیلم ناوێ بە بۆ زانیاریتان بەس هێزی باڵەکایەتی ئەو منتقەیە دیلیان هەموو پاراستن ئەگەنە هەموو هێزی کەرکووک و سلێمانی ئەوانەی یەکێتی دیلیان نەپاراست ئەوەی قوتار بوو کەتە بەردەستی هێزی باڵەکات چکەم براکەم لەوێن دەربوو براکەم پێشمەری باڵەکایەتی بوو بەر لە شەڕەکە هاتەوە ئەوە تەسلیم بۆەوە تاقاوتی تاقە لێو شەڕانەمان نیە هەستی پێ دەگرە بارحاڵ بەس ئەو هێزە و مەجموعەی کەژیران ئەو هێزە گرتی هێزی باڵەکایەتی چەند تیپەچیانەوە هەبوو ئەوانە قوتابیان کرد شوی شوێک کردیە شەی شەماڵ و سەرباز و کۆمەڵێک حوزمی سەباریسان ینی شەڕی ناوخۆ یەک لە بەرپرسنی هەمیان بە ڕێژەی جیا تاوانبارن و هەمویان تاوانیان کردێ بەهەرحاڵ هاوڕێیان من یەک دوو نمونە باسکەم ڕائی تەیارێک شوعی دێتن لە گەرمەی شەڕی ناوەخۆ دەیەوێت بستە بتە پێشمەرگەی شوعی دەسەوەڕ دەکە قوتار دەبی ئەو هەموو سەیتەریە و شت دەبێ دێتە یەکێک لە گوندەکان وەڵڵا هێستا ناوی گوندەکەم لەبیر نییە ڕائی تەیار دەبی ڕائی تەیار دێتن لە یەکێک لە گوندەکان دەکەیتە بەردەستی هێزێکی ڕێخستنی یەکێتی ئەڵێن شاخەوان شەی شاخەوان وابوونا گولە بارانی دەکەن لەبەرەوەی دەبتە پێشمەرگەی شوعی فەقیرەی تۆ تەسەووڕ کە یعنی ئەوە بەڵگە هەیە یعنی کەەوە دەڵێم بەڵگە هەیە بە دەنگ کە ئەو ماڵی لێی کوژرا گوتیان ئەو هێزە ئەو بووە لە گەرمەی مفۆزات بوون ئەوە نەگە بەس بەدەر لە گەرمان بەر لە گەرمە و دیل نەبوو ینی ئەوە شەماڵ و سەرباز یەکێتی شوعی وای کرد لە پشتەوە لێیاندا هاوڕێ بوون ینی پێکەوە بوونە خەڵکی کۆیە بوونە لێکتریاندا ینی زۆر سەیرە ئەتوو بگا ڕائی تەیارەکی عەرە بە وەختی خۆشێ من لەسەر عەلی بسکۆڵمان نووسی پێشم گوت هاتە سەخەت گەنجێک دەوێت بتە پێشمەرگەی حیسک لە دەشتی هەولێرێ دەستە ناویان دەرێن چی دەرێم دەمێ بمە پێشمەرگە دەرێ ئێوە چێن دەرێ حسکن جەماعەتی حسش گەنجێک سمێڵی لێ نهاتێ تاقانە هەفت خۆشک بووە ئەو هێزەی عەلی بسکۆڵی کاتبوونە هەولێرێ دەشتی هەولێرێ گولە بارانی دەکەن گولە بارانی دەکەن چ وحشیگەریەکیان هەبووە لە ناوە خۆیان هێزێک دەچیا گولە بارانی خەڵکێکتریان کردیان هەرە کوڕە جوانەکان هەرە کوڕە جیاوەکان هاوڕێیان یەک شت مایە ئێستا ئەو ئێمە زانیتم حەوتەن بەڵگەنامە لە دەست حیزبی شوعی عێراق لە سووریا بەداخەوە نازانم دوای 30 ساڵ یان 17 ساڵ 18 ساڵ لە ڕووخانی سەدام و 30 ساڵی ڕاپەڕین کەی ئەو بەڵگەنامە بڵاو دەکرێتەوە کەی بڵاو دەکرێت ئەو هەموو تەنە بەڵگەنامە کە هەزاران دکۆمێنت و ئەرشیڤ و ئەو ڕاقەیە لۆچیان ڕاگرتیە دەیان لەو نهێنیانەی هەیە هەرێکەکەی چی کردێتی نەکردیا چکەوەی ئەمە دەجار هەموو چیرۆکە هەموو زاری دەوی هەرچەندە شاهیدی هەیان شاهیدەکانی ناو ئەوەیە بەڵام بەڵگە هەیە بەڵگە مەلەفی مامۆی هەیە مەلەفی بەنمونە سڵاشینەی هەیە کە تەسلیمی بە عەزبووی تۆ پێشترێ بینی هەوەیان نەیبووە ئەو هەموو خائینە چێ بە کوشتە
یەکێتی شوعی پارتی کورە هەمەی حاجی محمود هەز زۆر دەڵێ وەڵا ئەمە بەڵگەمان هەیە ئەومانی ئێکاکە لۆ کەیک ڕادای مشک هەمووی خوارد مشک چ بێ خیانەتەکە ئەوش هەزاران نهێنی هەزاران خائین هەیە ئێستا لە ناومانە بالۆنەوەی نەوەکان تۆمار بکری هەمێ حاجی محمودیار بێ پارە بی یان مزایقەبی دەڵێ بنەوەمە شوعی بەعز ناکە یەکێتی بەعز ناکە وەرن یەک کتابی بەڵگەنامەی مخابراتمان هەندە لانیە کچ کارە ساتەکە هەمیان خاڵی کۆتایش ئەمەن هەرەوەن دەرم لە دوێنێ کۆما و کەیسەمە ڕاگەاندە ئەندێ زانیاریمان بەدەستکەتیە بەباری ئەمنی لەبەر ئەوە دەکەین باز ناکەین بەس دڵنیا بن ئەمەن بۆ خۆم وەکو چالاکوانە وەکو کەسەکە پێم دەریمەکی زۆر گەورە بەرامبەر ئەو کۆمەڵە خەڵکە تێگۆژڕێ ئەو لێرێک ئامادەی هەموو هاریکاریەکەم بەس ئەبێ بنەماڵی ئەو قوربانیانە من دەستم لە ئەزبی شۆی شتە حیزبەک 40 ساڵە 84 لە ئێستا تقریبا 36 ساڵ دەکات 37 ساڵ ناتوانانی یەک نەفەر بدۆستەوە بهینتە بەردە دادگا گورزەکی شۆڕە ژێڕانەی لێ بدەوە چه حیزبەکە دانیشتینە وەمەمۆ لە 2000 باوە بڵێم لە 2000 دوای ڕوخانی بەعس لە نۆتەکان بە کەرکووک باڵێن تای ئەوە مووسڵ و کەرکووک و ڕوومادی لە دوای ڕوخانی بەعس وەرە ئەو حیزبە حیزبی شوعی عێراق حیزبی شوعی کوردستان لەو فەوزایی نەتوانی بیهینەوە کورە وەڵڵا وەختی خۆی ئەمە لۆ حەجاجی برادرش پێشمەگەشێتی پێمان گۆ لە مووسڵە گوتی ئەدرێسەکەم دەنێ لۆ تاندەینمە هەولێرێ بەس نەمازای هەولێرە چی لێ بکەین پارتی وێچێتی معنی فرد بووین فرد ئەو هەوڵانەماندایە وەرە ئەتو نەتوانین مەمۆیەک لە ئەو هەموو زەڕبەی لێدابی ئەو حیزبە ئیتر بچیت ئەو نەفەرەی خۆی مەفرەزە دادنێم کورە بابا ئەو ئیسرائیلە کە باز دەکە هەمووی باز دەکە وەکو قسە لە ئەرجەنتین نەفەریە هیناوە فلیمەکەی هەیە پاسەوانەکان دەگرن لە وڵاتان دەیان هینەوە وڵات بە وڵات دەسوڕن هەمووی وەکو قسە دەکە بەس کاکەوەت مەمۆی خۆت هەیە زیندیە زیندی ئێستاش زیندیە ئەمە هەندێک زانیاری باشمان بەدەستکەتیە کاکە لۆ دوو هێزە پەیدا ناکە نانێرن لەو ئەوروپا بە سەدان ئەندامیان هەیە من لە ڕۆژانی جارێک ڕۆژی شوعیدی شوعی چوم بە سەدان ئەندامیان خڕبۆ لە سوید کورەوتم با دیرۆ تەحسین شاوێز هاتە ئێرە کە وەکو مەمۆی دەیان کەسی لێکوژە بە شەرەف هاوڕێیان بە مەبدە ئەم تەحەدای حیزبی شوعی دەکەم ئەگەر بانگەوازیشمان کرد یەک کادیریان هاتبی یەک کادیریان هاتبی هاوڕێی شوعی هەبوو کاکجدار حەمەلاو من پێم گوت ئامادەی خۆی دەربڕی هادی شاوێز هات بە ئێرە تەوقمان کرد هەرات کە ئەوە وەچی مەمۆی دەیان پێشمەرگەی حیزبی شوعی شەهید کردیە نەیەکێتەکان غیرەتیان کرد بێن ئەوە لە 2009 بوو نەشوعیەکان ئەو هەموو کەسەیانێک و شەهید هاوڕێیانی مامە شەهید ئارام و مامە ڕیشە هەمووی تەبەخۆری کرده بوو ئەو هەموو شوعیە کورە داوای بەس ناوی بابی ئەوانەم لە بنەماڵەتی شوعی کرد ئامادە نەبووین بمدنێ لەمە خۆ من کەسم شوعی نەبوو کەسیشم شەهید نەبوو بەدەست تەحسین شاوێسی بە تاقەتەنێ لەگە کوردستان پۆست بە ویژدان بڵێن هاریکار بوو بە تاقەتەنێ خۆمدا ئەو شەڕە گەورەی هادی شاوێسی کە مەسعود بارزانی فەورەن پێی گوت دەرپەڕە لە شارە شیرین شۆپینگ بووی نۆر شۆپینگ شتێکی وا بوو ئەلەوە 100 دقیقم هەراتە نەرویز لە نەرویز دوای ئەو بە سیارە و شتەوە بوو دەمانتانی هادیشە یەک کەس نەهات 3 ڕۆژ بوو خەریک بووین بە پۆلیسەکەی سویدیشکە من هاوڕێتم ئێستاش من دوایشەوە دەڵێم مەمۆ لە ئەوروپا ئێمە لینکمان لەگە پۆلیس شتەیە مەمۆ لە هەر شوێنێک بی هەردوو چاوت دەردەینی بەس بنەماڵەکەی بە 72 ساڵی دەتخەینە زیندان ئەو باش بزانە تۆ جەریمەکی تۆ دەبێ فلیمت لەسەر دەربێک دەیان کتابت لەسەر دەربێ ببێ ڕەمزی خیانەتنەوەکانت هەردوو کوڕەزە دوو کوڕی هێنایە عازم و سارم و پرافدا ئەوانە یان دەبین نەفی لە بابیان بکەنیان لە هەموو شوێنێک بە دوورچاویاندا بدرێتەوە هەر بۆ زانیار هاوڕێیان ڕەشۆ مردیە ژنەکەی مردیە ژنە خائینەکەی کە خوشکانەبی گەورەیە مردیە کە هاری دەرەچیەوە بووە و لارزاوایەکەی نازانم شوم بزر کرایە دەرن ڕۆژێک سیارە بردیتی من مەسەڵەن لەو زانیاران لەو ماتیە بەس کوڕەکانیان مایە ڕاستە کوڕەکانیان زەمبیانە بەس
ئەگەر تەعاتفیان لەگە بابەکی وا خائین هەبی وەکووا خائینن و ئەوانە دەبین عاشە لە بابیان بکەن ئەگەنا مێژووی مەمۆی ئەمەش باز نەکەین خەڵکی کەش تازە مێژووە پڕ لە خیانەت هاوڕێیان من دوایان ئەوە دەرم ئەو دۆسیێکی زۆر گەورەیە بە هیوام ڕۆژێک بکرێتە فلیم دەیان کە پەرتوک و خەڵک بە دوادا بچی و ئێمە هەموو ئەو شتانین کرد نابی وەمان لێ بکە تەسکی خیانەت بکەن ئی هەر کەسێکی هەر حزبێکی وەکو گوتم ڕەنگی شوێگان ئەم زۆرترین ڕەخنیان لێ دەگرم بەس لۆی ئەم ئامادەم هاری کار بم لە ئەوروپا و زۆر کەسی تریشمانەیە ئێمە لە بیرمان ناچیت ینی نەکەرەوە ڕژێمی بەعس خەڵک ئەوڕۆم تەعاتفە نایەوێ ڕەخنە بەس ئێمە جیرێکین بەدەست بەعس ئازارمان خواردی و ئەو مجریم و خائینانان ئەوەی پێمان بکرێ دەیکەین بەس ئەوەش کاتی دەوێ پێویستمان بە زانیارەیە و زائیدەن ئەتۆ حزبك ئەوە هیچ بنەماڵەی قوربانیەکان لەگەڵمان بن ئێمە هەری کار دەبین بەس ناشکرێ حزب نێتە پێش بنەماڵە نێتە پێش ئەمە بینە پێش بەس ئەمن دەست دڵنیام هەندێک لەو بنەماڵانە زۆر بە جورئەتەوە و ئامادەیان هەیە بە هیوام شوعیەکانی ئەڵمانیا ئەگە غیرەتتان هەیە ئەگە بوێریتان هەیە شوعیەکانی هەموو ئەوروپا چ لەوانەیە ناو حزبی شوێن دەرشکوی مەمۆ لە ئەوروپایە من هەر ئەوەندە دەڵێم زین نییە و ئێمە زانیاریمان لەسەر شوێنی هەیە بجوولێن وەرن هەموو ئەو نەوەوانەی چ ئەوانەی پێشمەکانی یەکێتیان کوشتیا ئەو خەڵکەت وەرن بە دویاندا بسوڕێن ژیانیان لێتان تاوانە ئەوانە ئازادانە دەسوڕێنەوە لە زیندانەکانی کاکە خۆمە ناڵم بیان کوشتین بیان خەینە زیندان پەروەردەکانیان گەورە بکەین ئەگە نافشە فش مەکەن کەستان خوێنی شەهیدان و کورد و چەپ و ئەوانە فرسەکی سوستاناکە لە بەرامبەر ئەوەی کە مامۆیەک بە زیندیە هەموو دروشموە وطن الحر و شعب السعید و مارکس وای گۆت و دینین وای گۆت و شەید ئارام وابوو مامەڕیشە وابوو لە بەرامبەر بکوشەکانیان هەمووی بەتاڵ دەبێت کاتێک سەرتان شۆڕ دەکەن چاوتان حیز دەکەن هەر کەسێک بن من هیچ نە خەڵکیەکێتی بوومە نە شوعی بوومە نە پارتی بوومە ڕۆژێک لە ڕۆژان ئینتیمە حیزبەکەم هەبی بەڵام هەموو کات دەست دەگرم لە بەرامبەر هەموو ئەو خائینانەوە ئیشمان پێ دەکرێت بڕواژ بکەن مەمۆ یەک کەسی منی شەهید کردووە لەو ئەڵمانیایی پێم دەکرێت ئیشی گەورە بکەم بەس کاچی ماوەکو گوتم خۆ من ناکرێت لە مەلیک لە مەلیکتر بم بەڵام ئامادەین خەڵک بێتە پێش ئەو ئەوروپا لە مەمۆکان نەکەر مەمۆ بکەینە دۆزەخ بەس ئەمە چ بکەم ئەمە بەخۆم شکایەتم لە نوێ قیادەی کوردی کردیە لە هادی شاوێز کردی لە جاش کردیە کورە شکایەت مازەرەوە تاڵەبانی کرد 5 ئەندامی چاکە 3یان بنەماڵەی قوربانی بوون ئیدانەی مەیان کرد کاتێکی خۆش ئەو جملەی کۆتایم لەوەی نییە خەڵکەوەبی ناهێشتا مرۆڤی جوان زۆر مایە دەیان کەس هەن لە خەتن لەگەڵ ئێمە پێکەوە هەیە بنێنی هەیە بە ئاشکرا و بە ڕۆژ دەکەویتە دوو مەسوولەکان شکایەت دەکەین هەردوو چاوی هەموو مەمۆکانیش لە ئەوروپا دەردێنین لە ڕووی قانونی و یاساییەوە بەڵام ئەمەش خۆ ناتوانین لە مەلیکتر بین وەرنە پێش شوعیەکان ئەگەر جورئەتتان هەیە مەمۆکانتان هەیە منەڕەشەکانتان هەموو ئەوانەی خەڵکی ئێوەیان بە کوشتایە لەو ئەوروپایە بڕۆن شکایەتیان لێ بکەن دڵنیا بن کاریگەری دەبی بەڵام تا لە ماڵەوە دروشم بدەن فلسەکی سوستاناکە و ئەو کاتی ناڕازگۆییتان لە بەرامبەر خینی شەهیدان و دروشمدان لۆچێت ژیەوەکت پێت نەکرێت لەو ئەوروپای بدێ دادگەی ئەمە چ لەو حیزب و لەو دروشمانەت بکەم کاتە چ خۆش